ئەمڕۆ 2 ساڵ تێدەپەڕێت بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر کە بە بڕیاری حزبی پێشمەرگە لە ناوچە جێناکۆکەکان پاشەکشەی پێکرا و نیوەی خاکی کوردستان درایەوە دەستی حکوومەتی عێراق و بە سەدان خێزان لە کەرکووک و خورمات و ئاوارە بوون و دەیان دووکان و ماڵی کورد لە دووستاڵان کران و سووتێنران. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت پێویستە کورد یەکگرت و یەکدەنگ بێت بۆ ئەوەی دۆخی کەرکووک جارێکی دیکە ئاسایی بکاتەوە. بەرپرسێکی گۆڕانیش ناکۆکی نێوماڵی حزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی بە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەزانێت. وڵاهی بۆ کەرکووک دەبێت لەمڕۆ بەدواوە زیاتر لایەنەکان کۆبنەوەکانیان برەو پێ بدەن و لەسەر ئاستی باڵا ڕێکەون لەسەرەوەی کەوا وەزعی کەرکووک ئاسایی بکرێتەوە. بە زووترین کات ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ بێتەوە بۆی پارێزگارێک بۆم کشارە دابنێ وەزعی کورد لەمە خراپتر نەبێت. چونکە ئەم خەتەرەی کە ئێستا هەیە سەبارەت بە ڕۆژ ئاوا دڵنیا بن هەرێمی کوردستانش ئەگرێتەوە ئەگەر کورد زوو فریای خۆی نەکەوێت زوو خۆی ڕێک نەخاتەوە و زوو ناوماڵی خۆی چاک نەکاتەوە ئەم خەتەرە زیاتر قەنەعەتم وایە لەسەر هەرێمی کوردستانی زیاترە بێت. پێمان وایە 16 ئۆکتۆبەر کە دروست بوو ناکۆکی هێزە سیاسیەکانی کوردستان بوو. هێزە سیاسیەکانی کوردستان ناکۆک بوون کە ناکۆک بوون فەراغێکیان کردەوە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی پەلاماری ناوچە کوردستانەکان بدا ناوچە کوردستانەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بۆی بیخاتە ژێر ڕکێفی خۆیەوە ئەوەی مەبەستێتی لە تعریب و لەوانەی کە چەند ساڵە نەیتوانێت بیکە بێت بیکە لە دوای 16 ئۆکتۆبەر. 16 ئۆکتۆبەر ئەوەشمان پێڵێ ئێستا کاوار لە ڕۆژاوای کوردستان ڕژێمی تورکیا پەلاماری کوردەکانی تورکیای داوە. کورد لەم کاتەیە هەر چوار پارچەی کوردستان مەوقف و هەڵوێستێک جوانیان دەربڕیوە. ئەمەی تورکیا ئەوەمان پێڵێ کورد وایە دوای 16 ئۆکتۆبەر یەک ڕیز وایە لە کوردستانی عێراقا ئێمە دوای ئەوە دابەشتر بوومان. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە جیاتی ڕێخستنی نێوماڵی کورد پارتی و یەکێتی کەوتنە یەک تۆمەتبارکردن بە خیانەت و ماوەی 2 ساڵە نەیانتوانیوە دۆخەکە ئاسایی بکەنەوە. چاودێرێکیش دەڵێت کورد نەیتوانی پند لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەربگرێت و بیکاتە وێزگەیەک بۆ تەبایی نێوماڵی خۆی. تەبان 16 ئۆکتۆبەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕووداوگەلێکی نائاسایین نایاسایین ڕووداوگەلێکن کە ئەتوانین بڵین خەباتی مێژینەی کوردی بۆ چەند ساڵێک گەڕاندە دواوە زیانێکی گەورەی بەر بە هەرێمی کوردستان کەوت بەر بە دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان کەوت بە تایبەت کەرکووک و دووس خورمات و 16 ئۆکتۆبەر ڕووداوێکە بواە ئێمە لە ڕاستیدا پەندی بە جۆرێ لێوەربگرین کە 16 ئۆکتۆبەرێکی ترمان بەسەر نێتەوە. ئەوەی جێی داخە ئەوەیە نە ئێمەوەک لایەنی کوردی توانیومانە 16 ئۆکتۆبەر وەک پند وەربگرین و بارودۆخی خۆمان ڕێک بخێنەوە تا ئێستا، نا لایەنی بەرامبەریش تا ئێستا عەقڵیەتی 16 ئۆکتۆبەری گۆڕاوە. لایەنی بەرامبەر هەر وەک 16 ئۆکتۆبەر مامەڵەمان لەگەڵەکەن، لایەنی کوردیش بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە 16 ئۆکتۆبەر بکەینە وێستگەیەک بکەینە پردێک تێیپەڕێنین بچینە ئەو بەرەوە بتوانین لەو بەرەوە ناوماڵی خۆمان ڕێک بخەین. ماوەی 2 ساڵە جگە لە نائاسایی بوونی دۆخی کەرکووک بە دەیان بەڕێوەبەری ئەمنی و ئیداری کورد لە پۆستەکانیان لابراون، دەسەڵاتی کورد لاواز کراوە و ڕاکان جبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بەدەیان بڕیاری دژ بە کورد دەرکردووە. هەموو ئەمانە نەیانتوانیوە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی باشتر بکەن و هەوڵی جددی بدەن بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.